بەحەقەدەمەی لە ئەمریکا ڕووەدا و بە تایبەت لە وڵاتی کالیفۆرنیا و شاری لۆس ئەنجلۆس ئەمە دیاردەی ئەم ڕاسیزمەیە، ئەم ترەمپیزمەیە کەتر هاتە سەر حکم و دەسەڵات و هەم لە بانگەشەکانی و تاکو ئەمڕۆ خەریکی پیادەکردنیە و بەڵێنانەیە بە خەڵکی ڕاستیسی داوە. یەک لەوانە ئەو ناردنەوەی پەنابەران و کۆچبەرانی کە لە ئەمریکا بە ڕێگەی خۆیان دەڵێن یاسایی هاتوون دەنا ئێمە پێم وایە بەشەرەکان دەبێ لە هەر شوێنێک بۆ ژیانێکی باشتر ژیان بکەن ئەبێ بۆ شوێنیانە پێویست بۆ ناکەێت ئەمە وەرقەی یاسایی و یان غەیر یاساییە. دیارە ئەمە ترامپ ئەم کارتەی بەدەستەوە گرتبوو بۆ دنەدانی ڕاسیزم و بۆ بەدەستێنانی دەنگی زیاتر کە هەموو میدیاکانی دنیا قسە لەسەرەوە دەکەن کە ئەمە پەنابەران و کۆچبەرانن وڵاتانی تریان ئاسایی وڵاتانی تریان تێکداوە. ئەمەی لە لۆس ئەنجلۆس وزەرێ دیارە لۆس ئەنجلۆس شارێکی وڵایەتێکی گەورەی ئەمریکا دووەمین وڵایەتە خودی نفوزەکەی زیاد لە 44 ملیۆن خەڵک لەو وڵایەتە دەژیە کە لۆس ئەنجلۆس بەشی گەورەی بەردەکەوێت 4 ملیۆن خەڵک لەم شارەژێ زۆربەی ئەم خەڵکانی کە لەم شارە لەم وڵایەتە و لەم شارە ژیان خەڵکی وڵاتی بڵێ ئەمریکای باشوورن یان پێوترێت کاریبیان و ئەمریکای لاتین کە زیاتریشان مەکسیکین کە هاتوون لەوێ خزمەت بەو خەڵکی ئەوێ دەکەن. هەموو کۆمپانیە بەلاحەکانی وڵاتی ئەمریکا لەم ناوچەیە گربوونەوە بەرهەمێنان لەوێ دەکەن. کرێکارانی هەرزانی مەکسیکی و وڵاتانی تری ئەمریکا لەوێ بە ڕۆژانە بە $15 کار دەکەن. هەموو شوێنە خەدەمیەکان ئەوان بەدەستیان گرتووە و بۆ معلوماتت ئەمە مۆزۆکار پەناگەرینێ بەس لەوێ لە بەروی ئینتحادیە و سندیکای کرێکاری زۆر بەقوت هەیە واتر بۆنێکی ڕادیکالیزم دێ بۆیە ترامپ نوکەڕمی خستوەتە سەر ئەم شارە و ئەوە کە دەزانێت لەوێ بەرهەرساڵی سیستەم و ئەو پلانێک کە لە دژی خودی بەشەر نەکرد پەنابەر و کۆچبەردای گرتووە بۆیە دەوێ شکۆی ئەم سندیکا و خەڵکە کرێکار و زەحمەتکەشی کە لێ شەو ڕۆژکار دەکەن بۆی بژی و ژیانی خۆیان و ئەو کەسانی کە لە وڵاتی خۆیان دابینکە.